جنابت بڕوات وایە ئەم بابەتی موچەیە کێشەیەکی سیاسیە فعلا 100% کێشێکی سیاسی فشارەکە هەرماوە بۆ لێسەندنەوەی سەرۆکی کۆمار لە کورد لە دانانی بەڕێز جەناوی ئامجەلالە بە سەرۆک کۆمار هەر فشار لەسەر سەرکردایەتی کورد هەبووە دوولایەنەشەوە لایەنە نێودەوڵەتەکانەوە کە ئەمریکا تەمسیلی دەکرد لە لایەنە هەرێمایەتەکانەوە کە ئەو دەوڵەتە هەرێمایەتیانە وەکو ئێران وەکو تورکیا حکومەتی ئیتیحادی دائیمەن هەوڵی ئەوەدا کە بە ذهنیەتی ناوەندگەرایی تەسەڕوفات بکات. ئەو ئەنجومەنە ئیتیحادیە تەواوکەری دەسەڵاتی یاسادانانە یاخود دەسەڵاتی تەشریعیە لە سیستەمە فیدراڵیەکانە کە عێراق ئێستا لەم هەلومەرجان نیەتی. ینی پەرلەمانی کوردستان بۆی هەیە جێبەجێکردنی ئەو یاسایە لە هەرێمی کوردستانە ڕەتکاتەوە. بابەتەکە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە عێراقەوە هەبێ بەشێکی پەیوەندی بە خۆشمانەوە هەبێ. ئێمە کێشەی دەسەڵاتمان هەیە لە عێراقا، ئێمە کێشەی خاکمان هەیە، ئێمە کێشەی پێشمەرگەمان هەیە. ئەتەوێ بفەرمووی کە پەیوەندیەکان لە نێوان کووردا لە بەغداد باش نییە. لە ناڕێکی خۆمانە هاتوین ئەم دەسەڵاتەمان لە خۆمان سندوتەوە ئێستا سونە و شیعە بڕیار لە سەردانانی سەرۆک کۆمارەدا. 75 گروپ لە چوارچێوەی حەشدی شەعبیە ئەمەی لە حەشدی شەعبی ئەو یاسایی پێشکەشی پەرلەمانی عێراق کراوە ڕێک دامەرزاندنی سوبایەکی وەکۆڵێ قودسی ئێرانیە کە چۆن هاوشێوەی ئەوەیە دروستەکرێت لە عێراقیشە. بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر بارزان عوسمان خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە زانستە سیاسیەکان گفتوگۆکەین لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد بزانین جزوری کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد چییە؟ کێشەی سەرەکیمان چییە؟ کێشەی لاوەکیمان چییە؟ کێشەکان تایبەتن بە یەکێک لە بوارەکان یاخود لە هەموو بوارەکان هەموو سێکتەرەکان ئێمە کێشەمان هەیە لەگەڵ بەغداد. کێشەکانمان سیاسین یاخود یاسایی. کاکتۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و ئێمە لە خزمەتتانە. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگەر لەم دەرگایەوە بچینە ناو قسەکردنەکانمان لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد ئەتوانین سەرەتاوە بپرسین کێشەی ئێمە لەگەڵ بەغداد لەگەڵ عەقڵیەتی بەڕێوەبەری عێراقا یاخود لەگەڵ سیستم و دامەزراوەکانە. وڵاهی سپاس جارێکی تر پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە تەمان لە ئەسنای قسەکانمانە دێینە سەرەوەی کە کێشە ینی خەرەلەکە لەکوێیە. بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ هەندێک سەرەتاکانی ئەم پەیوەندی نێوان هەرێم و بەغاوەیە کە ئێمە هەمومان دەزانین لە ساڵی 2023ەوە گۆڕانێکی سیاسی گشتگیر لە عێراقدا هاتە کارەوە. ئەو بینیمان سیستەمی سیاسی لە سیستەمێکی گشتگیری شمولی دیکتاتۆری گۆڕا بۆ سیستەمێکی نوێ کە ئەویش سیستەمی فیدراڵی ئیتیحادیە کە ئەم سیستەمە بۆ عێراق وای دەخوازی وا پێگەێنرا بوو کە سیستەمی فیدراڵی بۆ ئەو وڵاتانەیە کە کۆمەڵێ نەتەوەی جیاواز کۆمەڵێ زمانی جیاواز کۆمەڵێ فەرهەنگی جیاوازی تێهاتۆتەکایەوە. لە ئەسنای ئەو گۆڕانە سیاسیەدا لە داڕشتنەوەی جارێکی تر هاتین بەپێی دەستور کە دەستور وەکۆڵێ حکمی هەموو یاساکان دەکات و چەتری هەموو یاساکانەکە دایکی یاساکانی شەجاری وای پێ دەڵێن دەستورێک کە هەم عێراقیەکان و هەم هەرێمی کوردستانیش وەکو کورد و هەموو پێکاتەکانی عێراق ینی ڕەزامەندیان لەسەر ئەو دەستورە دەربڕی و بۆ لە ناو دەستورێشە چی هاتەکایەوە پێشنیاری داڕشتنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و دەوڵەتی ئیتیحادی کرایەوە کە عێراقی تر لەو دقەیەوە بۆ دەوڵەتی مرکزی نەمابوو بۆ دەوڵەتێکی ئیتیحادی فیدراڵی و ئەو میکانیزمانش لە دەستورە پێشنیار کران و بوو بە مادە و بڕگەی دەستور و تەقنین کران لە مادەکانی دەستورە کە ئەم پەیوەندیانە ڕێک دەخات دەسەڵاتەکان ڕێک دەخات و ئەوەی وەکۆڵێ چی لەسەر هەرێمی کوردستانە و چی لەسەر عێراقا ڕێکی دەخات. بەڵام بەداخەوە ئەوەی کە کێشەکانی دروست کرد ئەوەی کە ئەو پەیوەندیانەی ئاڵۆز کرد ئەوەی کە لەو ماوانەی پێشوا بینیمان بە درێژایی ینی 20 ساڵی ڕابردوو کە لە 2005ەوە دەستوری عێراقی ئیقرار کراوە ئەو بووە کە نەتوانراوە میکانیزمەکانی جێبەجێکردنی سیستەمی فیدراڵی یاخود مادەکانی دەستور جێبەجێ بکرێەوە تاکو ئێستش ئەو بابەتە بە هەڵپچاوی ماوەتەوە و نەتوانراوە ئێمە بگەین بە تەفاومێکی هاوبەش بۆ جێبەجێکردنی دەستور. بۆ کۆی کە نەمانتوانیم بە شێوەیەکی تێکتێگەشتێکی باشمان بۆ جێبەجێکردنی دەستور و سیستەمی فیدراڵیە بوو ئەوە بوو
کە بینیمان پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغا لەگەڵ ئەو هەموو دانوسانکردن و لەگەڵ هەموو لێک تێگەیشتن و لەگەڵ هەموو اتفاقانی کە لە بینی ئێمە و بڵێن هەرێم و حکوومەتی اتحادیە هەیە ئەوەندەش یەکتری تۆمەتبارکردن و خۆجزینەوە و جێبەجێ نەکردنی بڵێن بەڵگەکانی دەستور و مادەکانی حتا ئیتفاقەکانی لە بینی ئێمە و بەغا بووە لەبەرەوە بێ ئێمە لەمە بەدواوە بگەڕێنەوە بۆچی بۆ ڕی هۆکاری ڕیشەی ئەو بابەتانە بۆی تا ئێست چۆن نەمانتوانیوە هۆکار چیە بۆچی سەرکەوتوو نەبووی. بەڵێ باش کاک دکتۆر لە عێراقا کوێ یا چی مؤسسەیەک چاودێری جێبەجێکردنی بەڵگە و مادەکانی دەستورەکات خۆی ئەبێ پەرلەمان یعنی معنیە بەوەی کە ڕقابەی دەستوری هەبێ ینی ڕقابەی هەبێ بۆچی بۆی کە هەر یاسایەک لە عێراقا دەردەچێ هەر یاسایەک یاخود هەر ڕێنمایەک دەردەچێت لە چوارچێوەی سیستەمی فیدرالی لە عێراق ئەبێ چی بێ ئەبێ مطابق بێ بە چی مخالیف نەبێ بە مادەکانی دەستور و بێ لەگەڵ ڕۆحی دەستورا بگونچی ئەمە ئەساسەکەیە. ئیتر بەڵام ئێستا لە عێراقدا بابەتەکان بە شێوەیەک لە شێوەکان یعنی وەکو خۆی ناڕوا بڕێەوە وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ئەوەی کە فەرمایشتی جەنابەت بوو کە باست لەوە کرد زۆر جار یەکتری تۆمەتبارەکەین هەرێم عێراق تۆمەتبارەکە بەوەی کە بەجێبەجێ نەکردنی اتفاقەکان و یا ڕێکەوتنەکان عراقیش بە هەمان شێوە هەرێمی کوردستان تۆمەتبارەکە حەزەکەم لەسەرەوە سەرنجی جەناب بزانم. من ئەمەوێت بۆ ڕیشەیی بابەتەکان بگەڕێنەوە خۆی ئەساسەن ئەمە واقعەکە کە باسمان کرد لە عێراقدا هەیە بە جۆرێک لە جۆرەکان نەتوانراوە کە هەم دەستور هەم سیستەمی فیدراڵی زەمینە سازی بۆ بکرێ و یاخود جێبەجێ بکرێ. هۆکارەکان چییە؟ گەری هۆکارە بنچینەکان باس بکەین ئەوەیە کە یەکەم هۆکار ئەوەیە ناسازیە ناسازی لە زەمینە سازی بۆ سیستەمی فیدراڵی و بەدیادنانی سیستەمی فیدراڵی و جێبەجێکردنی سیستەمی فیدراڵیە کە ئەمە بەڕاستی بە دوو ئاراستە ئەڕوا. ئاراستەیەکیان پەیوەندی بەچیەوە هەیە بە بڵێن دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیەوە هەیە کە مەسەلەن حکوومەتی ئیتیحادی دائیمەن هەوڵی ئەوەدا کە بە ذهنیەتی کۆ بڵێن ناوەندگەرایی تەسەڕوفات بکات و ئەمەش لە کولتوری چەندین ساڵەی دەوڵەتی عێراقەوە بۆی ماوەتەوە کە دەوڵەتێکی تۆتالیتاری دەوڵەتێکی بڵێن هەژمونگەرایی بووە دەوڵەتێکی گشتگیر بووە ینی میراتەکە بڵێ ئەو میراتە کولتوری بۆ ماوەتەوە و تاکو ئێستا عێراق ناتوانێت لەو سیاست مەداراتی عێراق یاخو ذهنیەتی عقلداری حکومداری لە عێراقدا عقلی حکومداری لە عێراقدا لەم بابەتە تێناپەڕێ. ئاراستەیەکی ترمان هەیە کە حکوومەتی هەرێم یاخود هەرێمی کوردستان نێونەرایەتیەکە ئەویش ئەوەیە مافە جێبەجێکردنی مافە دەستوریەکانمانە وەکو ئەوەی کە لە سیستەمی فیدراڵیا هاتووە وەکو ئەوەی کە لە دەستورا هاتووە. ئەمیش ئەگەڕێتەوە بۆ باگراوەندی ئەو پەیوەندیە خراپانەی کە حکوومەتە یەک لە دوایەکەکان بەرامبەر بە کورد و دۆزی کورد و مافەکانی کورد هەیان بووە بۆیە هەمیشە کورد وەکوڵێن لە جۆرێک لە جۆرەکان حەزەرێکی هەیە لەوەی کە مافەکانی چۆن جێبەجێ بکرێ و جارێکی تر نەگەڕێتەوە بۆ ناوەندگەرایی نەگەڕێتەوە بۆ هەژمونی دەوڵەتی مرکزی لە عێراقدا بۆیە خۆی بۆ خۆی تەجروبەیەکی خراپ و تەجروبەیەکی تاڵی لەسەر ئەم بابەتە هەیە. ئەمە ئەو دوو ئاراستەیە. خاڵێک دوو هەم لە دوای ناسازی و زەمینە خۆش نەکردن بۆ سیستەمی فیدراڵی و بنیادنانی سیستەمی فیدراڵی بابەتێکی تر هەیە کە جەنابەت وروژاندت ئەویش ئەوەیە کە ئێمە زەمینەی دامەزراوەی یاساییمان بۆ سیستەمی فیدراڵی جێبەجێ نەکردووە یا لاوازە یاخود لاوازە. بۆ نمونە زۆر بابەتی بنیادی هەیە کە لە دەوڵەتی فیدراڵیا لە دەستورە ئاماژەی پێدراوە ئێمە جێبەجێمان نەکردووە یاخود ئیشی بۆ نەکراوە. یەکێک لەو بابەتانە مەسەلەن مەجلیسی ئیتیحادە ئەنجومەنی ئیتیحادیە لە عێراقا کە ئەم ئەنجومەنە لە دەستورە هات مادەیەکی دەستوریا هاتووە و داوا کراوە کە ڕێک خرێ بە یاسایەک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم ئەنجومەنی ئیتیحادیەیشیان چییە؟ ئەم ئەنجومەنی ئیتیحادی زۆر گرنگە یعنی خۆی لە سیستەمی فیدراڵیە پەرلەمان پێک دێ لە دوو ئەنجومەنێکی ئیتیحادی و ئەنجومەنێکی نوێنەران. ئەو ئەنجومەنە ئیتیحادیە تەواوکەری دەسەڵاتی یاسادانانە یاخود دەسەڵاتی تەشریعیە لە سیستەمە فیدراڵیەکانە کە عێراق ئێستا لەم هەلومەرجان نیەتی
خاڵی سەرەکی یاخود مهمەی سەرەکی ئەنجومەنی ئیتیحادەوەیە کە بەرژەوەندی هەرێمەکان لە چوارچێوەی سیستەمی فیدراالیا لە خۆ دەگرێت و هەرێمەکان نوێنەری تیا هەیە. کاک دکتۆر لێرە با من مداخلەیە بکەم. ئەنجومەنی ئیتیحادی ئەبێ چەند هەرێمێک هەبێ ئەو کاتە لەگەڵ ئەتوانرێت ئەو ئەنجومەنە دروست بکرێت، بەڵام ئێستا خۆمان نەزانین یەک هەرێم هەیە. بەڵێ شەرت نییە هەرێم بێ، خۆی گەر هەرێم چەند جارێک هەوڵدرا یەکێک لەو بابەتانەی کە دەستور ئیشارەتی پێدراوە جێبەجێ نەکراوە دروستکردنی هەرێمەکانە. دروستکردنی هەرێمەکان لە دەستورە هاتووە تا ئێستا نیان هێشتووە و ڕێگرن لەوەی کە هەرێمێکی تر دروست بێ. بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی عێراق بەڵێ ئەنی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان کە ئەو زەهنیەتەی هەژمونگەرایی و ناوەندگەراییە کۆیانەکاتەوە بە سونە و شیعەشەوە، ینی بە هەردوو بابەتەکەەوە. بەڵام ئەوەی کە جەنابەت هێڵی مەسەلەن ئایا هەر هەرێمێکەیە بۆچی هەرێمێک لە عێراق توانن محافەزەکانیش پارێزەکەکانیش نوێنەریان هەبێ لەوە، یعنی هەموو هەرێمێک و کاتە هەرێمی کوردستان دوو نوێنەریە بێ مەسەلەن لەو بابەتە و ئەتواندرێ زۆر ئیستیشارە بن بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەتوانێ هەندێک یاسا لەوێەوە مەسەلەن مسادەقەت بکرێت لەوێەوە توانین بۆ خۆی تەصدیق بکرێت، ینی بابەتێکە بەرژەوەندی هەرێمەکان لە بەغا لە حکوومەتی ئیتیحادی چڕەکاتەوە. ڕاستی بابەتێکی گرنگە. بابەتێکی ترکە علاقەی بە بنیادی حەیوی اقتصادی عێراقەوە هەیە کە یاسای نەوت و غازە. یاسای نەوت و غازیش بەپێی دەستور ئەبێ لە پەرلەمانی عێراق زۆر دەمێکە دەرچوایە، ینی زۆر دەمێکە ئیشی لەسەر بکرای بۆ ئەو کێشانەی کە بەشێکی علاقەی بە نەوت و مەسەلەن سەرکێشێ بۆ بووجە و بۆ موچەوەوانە ئەوە چارەسەرە بوو بە یاسایەک کە هەمویانی کۆ کردەوە ئەو یاسایە بێ وتمان لەگەڵ ڕۆحێتی دەستور و مادەکانی دەستورە بگونجێ. باشە زۆر جار باز لەوە کرێ کاک دکتۆر بارزان باز لەوە کرێکە هەرێمی کوردستان کێشە بۆ یاسای نەوت و غاز دروستەکات و ئەو نایاڵێ ئەو یاسایە تێپەڕێ، ئەمە چەند ڕاستە؟ ئێمە دەستورمان هەیە، یعنی بابەتەکان بۆی کە ئێمە وەکو تەڕەفێک باسی ئەو بابەتان نەکە. ئێمە دەستورمان هەیە مادەی 112 دەستور زۆر بەڕوونی ڕێکارەکانی پەیوەندی یعنی یاخۆ بڵێن داڕشتنی سیاسەتی نەوتیتیا جێبەجێکراوە و عێراق بەداخەوە ئیش بە مادەی 112 ناکایەت ئیش بە مادەی 110 مادەی 110 کە ئەڵێت نەوت و غاز مڵکی هەموو گەلی عێراقا، طبعاً مڵکی هەموو گەلی عێراقا لە ڕووی مڵکداریەوە، لە ڕووی سوودمەندبوونەوە، لە ڕووی ئەمانەوە، نەک بۆ ئەوەی تەرکیزی بکرێت کە ئەبێ سوڵتەیەکی مەرکەزی لە عێراقدا حکمی ئەو سەرچاوانە بکرا. ئەو سەرچاوانە بۆ خۆی لە هەرێمی کوردستانایە و پێی مادەی 112 کە مادەیەکی دستوریە باز لەوە دەکات کە ئەو بیرە نەوتیانە ئەبێ بە سیاسەتێکی هاوبەش، طبعاً ئەو بیرە ناوتانی کە ئێستا هەبوون ئەوە بە شێوەیەکی هاوبەش بەڕێوەیە بن و ئەو بیرە نەوتانی کە لە ئایندەدا لە ناو هەر هەرێمێکە ئەدۆزرێتەوە ئەبێ لە هەرێمی کوردستان بۆ خۆی سەرپەرشتی بکە. هەندێک بابەتی تریش هەیە، یعنی جەناب فەرموویت ئەو یاسانەی کە هەرێم ینی کێشە بۆ ئەو یاسان دروست دەکات، هەر بە نەسی دەستور هەیە کە مەسەلەن ئەو یاسانەی کە لە پەرلەمانی عێراقەوە دەردەچێت پێویستە ئەو یاسانە پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەند بێ پێی، یعنی بە جۆرە لە جۆرەکان ڕەدی نەکاتەوە و دوایەوە ئەو یاسایە ئەبێ بە پێی ڕۆحێتی دەستور و مادەکانی دەستور بێ. من پێم وانە هەرێمی کوردستان یاساکان ئەبێ هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا مطابق بێ یا ئەوەی عێراق لەگەڵ هەرێمی دوو جۆرە. ئەو یاسانەی کە لە پەرلەمانی عێراق دەردەچێت ئەبێ پێچەوانە نەبێ یاخود بە مستەلاحی قانونی مخالفەی بنوودەکانی دەستوری عێراقی و یاخۆ ڕۆحێتی دەستوری عێراقی و یا داڕێژەدانی دەستور نەبێ. خاڵێکی تر ئەو یاسانەی کە دەردەچێت نابێ ئەو یاسایە نەبێت کە ڕێک ناخۆزە ئەو یاسانە بێت کە لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەمەکاتەوە یاخۆ هەرێمی کوردستان لە قوارەیەکی دستوری سیاسی بە دەرەکاوی کا بە محافەزەیەک بۆ نمونە یاخود دەورەدانێکی لاوازکردنی هەرێمی کوردستانی تایە. ئەو کاتە ینی پەرلەمانی کوردستان بۆی هەیە جێبەجێکردنی ئەو یاسایە لە هەرێمی کوردستانە ڕەتکاتەوە بەپێی دەستور نەک بەپێی میزاجی خۆی. کاک دکتۆر ئەم کێشانەمان کە جەناب دەفەرمووی ئێمە ئەم هەموو کێشەیەمان لە عێراقەیە بۆچی کورد تا ئێستا جۆرێک لە جۆرەکان هەنگاوی نەناوە لۆبیەکی یەوتۆی دروست نەکردووە لە ناو حیزبە سیاسیەکان بە سونە بە شیعە بە نەتەوە جیاوازەکان بتوانێت لە بەرژەوەندی خۆی ئەو دۆخەیە ئاڵۆزی کە لە عێراقەیە لە بەرژەوەندی خۆی بیخوازێتەوە؟ وڵاهی بابەتەکە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە عێراقەوە هەبێ بەشێکی پەیوەندی بە خۆشمانەوە هەبێ.
یعنی ئێمە هەتا چەند لە وەکو هێز ولایەنە سیاسی کوردەکان هەتا چەند یەکگرتوو بین هەتا چەند سیاسەتەکانمان بۆ مافەکانمان لە بەغدا کۆمان بکاتەوە و سیاسەتی هاوبەش بێ ئەوە خاڵێکی سەرکەوتنی ئێمەیە و ئەتوانین دۆبیەکی باشتر و چاکتر و سەرکەوتوتر بکەین بۆ ئەو دۆزانە یاخود ئەو پەیوەندیانەی کە هەمان یاخود ئەو کێشانەی کە هەڵباسراوە لە بینی ئێمە تەمان هەر هەندێک کێشە نییە سەر ڕەنگە ڕووکارەکە هەردەنها بوو جە و موچە بێ بەڵام ئێمە کێشەی دەسەڵاتمان هەیە لە عێراقا ئێمە کێشەی خاکمان هەیە ئێمە کێشەی پێشمەرگەمان هەیە بابەتی پێشمەرگەمان هەیە کە ئەمانە هەمووی بە مادەی دەستوری سلمێنراوە و اعترافی پێکراوە بابەتێکی تریش ڕەنگە ئەوەی کە باسم کرد پەیوەندی بەو زەهنیەتە سیاسیەوە هەیە کە دەسەڵاتدارانی عێراق بەرامبەر سیستەمی فیدراڵی هەیەە و بەو زەهنیەتە کولتورە تاگەرایی و یاخود هەژمونگەراییەوە هەبووە کە چەندین ساڵە لە عێراقا کاری لەسەرکرێ ئەگینا هەندێک هەوڵی باش هەبووە یەکێک لەو هەوڵانە بۆ نمونە ئێمە چه هەوڵێک یاخود چه بابەتێک لە چوارچێوەی دەستور زیاتر بێت ئێمە چوارچێوەیەکی دەستوریمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان اعترافێکی دەستوری هەیە لە عێراقدا و لە ناوەندە نێودەوڵەتەکانیش اعترافی پێکراوە بەوەی کە هەرێمێکی دەستوریە تعاملی لەگەڵاکرێ پەیوەندی لەگەڵا بەستێ نوێنەران هەیە لە هەرێمەکەی ئێمە نوێنەرمان هەیە لە زۆربەی پایتەختەکانی جیهانە لەبەرەوە ئەم هەوڵانە هەر هەمووی بەڕاستی هەوڵی جدی بوون کە توان بڵێم سیاسەتمەدەرانی هەرێمی کوردستان داویانە بەڵام خەلەل هەیە خەلەکەشەوەیە کە تا جۆرێک لە یعنی ئەڵێت علااقات و پەیوەندەکانمان زیاتر بە تایبەتی ناو هێزە سیاسە کوردەکانە وەکو پێویست نەمانتوانیوە ئەلێرە پرسیارێکی تر لە جەناب دەکەم کاک دکتۆر ئەتەوێ بفەرمووی کە پەیوەندیەکان لە نێوان کووردا لە بەغداد باش نییە من ناڵێم بۆ ئوستوبە باش نییە ئێمە ئەمانەوێ ئەو یاخود کورد یەکدەن نییە لە بەغداد قوربان ئێمە لە هەرێمی کوردستانین چەندین حیزبی سیاسین لێرە بەرژەوەندی جیاوازمان هەیە ململانێمان هەیە ڕەنگە کێشەمان هەبێ ئێمە نابێ ئەو کێشانەی خۆمان بگوێژینەوە بۆ بەغدا و نابێ ساحەی بەداخەوە ئێستا ساحەی عێراقی بووە بە یەکلاکردنەوەی کێشەکانی هەرێمەوەدا بۆ نمونە من نمونەیەکی زیندوت بۆ بڵێم یعنی سەرۆک کۆماری عێراق ڕەمزی نوێنەرایەتی کووردە لە بەغا ئەمە بۆ کووردە ئێمە هاتوین بڵێ تەبعاً ئەخر ئەوە گرنگەکەی لەوایە کە هەم نوێنەرایەتی ڕەمزی نوێنەرایەتی کووردە لە عێراقدا هەم بەڕاستی کۆمەڵی دەسەڵاتی هەیە من باوەڕم بەوە نییە کە سەرۆک کۆمار نەتوانێت کۆمەڵێک هەنگاو بۆ نمونە وەکو جەنابەت فەرموو حامی دەستورە کۆکەرەوەیە لە عێراقداوە بێم و هێز و عێراقەکان بتمانی پێ بکەن ئێمە لە ناڕێکی خۆمانە هاتوین ئەم دەسەڵاتەمان لە خۆمان سندوتەوە ئێستا سونە و شیعە بڕیار لە سەردانانی سەرۆک کۆمارەدا کە ئەبێ ئەوە ئێمە ڕێکەبین لەسەرەوەی کە نوێنەری کورد نەک نوێنەری حیزبێکی سیاسی نوێنەری هێزێکی سیاسی بێت نوێنەری کورد کە هەمومان متفق بین لەسەری بچێت نوێنەرایەتی ئەومان بۆ بکە یاخود هەندێک سیاسەتی بابەتی ترکە ڕەنگە علاقەی بە سیاسەتی هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە هەبێ کە ئێمە بردومانەتە ساحەی عێراقیەوە و کەوتوینەتە اختیراع لەگەڵ بابەتانە کێ دەسی یەکێتی و پارتی گرتووە کە لەسەر سەرۆک کۆمارێکی جەریئی بەتوانای شارەزا بۆ ڕێک ناکەون لەسەر کاندیدێکی لەو شێوەیە یعنی خۆ سونە و شیعە نەهاتوون دەچخەنە ناو ماڵی کوردەوە لەوەی کە کاندیدێکی بەهێز لەوێدا بنرێت ئێمە تەجروبەمان هەیە ینی تەجروبەی پێشووتریشمان هەیە لە دوو مەرحەلەی سەرۆکایەتی خوا لێ خۆش بوو مامجەلالدا کورد یعنی زۆر بە ئاسانی ئەم بابەتەیشی تێپەڕانوە و زۆر بە ئاسانیشی اتفاقی کردووە لەسەر ئەوەی کە کێ سەرۆک کۆمار بێ کێ نوێنەرایەتی کورد بکات لەوێ بەداخەوە لە دوای ئەو بابەتانە هەندێک بابەتی تر هاتە پێشەوە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی هاتە پێشەوە یعنی بابەتی هەرێمایەتی زەخوتی هەرێمایەتی ئێمە واضحە لەسەر ئەو بابەتانە هاتۆتە پێشەوە ئێستا عێراق ئێمە هەموو بابەتەکان خۆ ڕەنگە یەکڕیزی خۆمان بابەتێکی زۆر حەیەوی بێ لەم بابەتە لەم پرسا یاخود لەم مەسەلەیە بەڵام بابەتێکی تر ئێستا عێراق ساحەیەکی هەژمونداری هەرێمایەتی و نێودەوڵەتیشە ئێستا لە هەندێ بابەتی حەیەوی لە ناو پەرلەمانی عێراق و لە ناو حکوومەتی عێراقدا ڕەنگە فشاری لایەنە هەرێمایەتیەکان دەوری کاریگەر ببین بۆ یەکلاکردنەوەی ئەو پرسانە ئەمەش ئەو بابەتانەیە کە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە یەکێتی و پارتی
نتوانن یاخو هێز لایەنە سیاسەکان هەر معنی نییە بە یەکێتی و پارتیشەوە هێزەکانی تریش نتوانن کە بە ئاسانی لەسەر سەرۆک کۆمارێک ڕێبکەون یاخو بتوانن خۆیان یەکلای بکەن. ینی وەکو جەنابەت فەرمووت فشاری هەرێمایەتی هەیە بۆ دانانی سەرۆکی کۆمار هەر بە تحدید بۆ بابەتی سەرۆک کۆمار نیە ڕەنگە بۆ هەموو بابەتەکانی تر لە عێراقدا ئەو فشارە هەرێمایەتی هەبوو واضحیشە و هەستیشی پێکرێەوە ئێستش بەردەوامە. کورد ئەگەر خۆی یەکدەنگ بێ ئەتوانێن فشارە ڕەت بکاتەوە حتمما ئەتوانێت دەورێکی کاریگەر ببینێ لە ڕەتکردنەوەی ئەو فشاراندا پێشتر ئێمە لە دەستوری شافشارمان لەسەر بووە لەگەڵ مادەکانی دەستوری شافشارمان لەسەر بووە لە دانانی بەڕێز جەناوی ئەمجەلالە بە سەرۆک کۆمار هەر فشار لەسەر سەرکردایەتی کورد هەبووە لەلایەن دوولایەنەشەوە لایەنە نێودەوڵەتەکانەوە کە ئەمریکا تەمسیلی دەکرد لە لایەنە هەرێمایەتەکانەوە کە ئەو دەوڵەتە هەرێمایەتیانە وەکو ئێران وەکو تورکیا بەڵێ لەسەر مەوزوعی سەرۆک کۆمار کە ئەوان داوایان نەکرد سەرۆک کۆمارێکی عەرەبی بێ سونی بێ بۆ نمونە بەڵام ئەوە بوو کورد نەکەوتە ژێرە فشارانەوە بە یەکگرتووی ئەو بابەتەی تێپەڕان و کردی بامری واقعیش بەداخەوە کە ئێستا ئەو بابەتە وەکو بڵێ عورفێکی دستوری لێ هاتووە لە هەموو عێراقدا بۆم شێوەیە ڕابڕێەوە ئێمە بتوانین وەکو کورد تەحاملی لەگەڵا بکەین و بیپارێزین و بڕیاری خۆمان فشارەکە هەرماوە بۆ لێسەندنەوەی سەرۆکی کۆمار لە کورد هەموو کاتێک فشارەکان لەسەر هەموو مادە و مافە دەستوریەکانی تایبەت بە هەرێمی کوردستان ئەمێنێەوە بەردەوامی شەبێ. بەڵێ باش کاک دکتۆر ئێستا یەکێک لەو کێشانی کە لە عێراق هەیە و ئەمریکا وەکو پێشتر سیاسیەکان باسییان کرد پەیوەندی بە زۆربەی سەرۆک و لایەن و سەرۆک فراکسیۆنەکانەوە کردو بابەتی تێپەڕاندنی یاسای حەشتی شعبیە بۆ لە بەرامبەر یاسای حەشتی شعبیە کورد بەدیلێکی نییە ناڵێن بەدیل بە هاوشانێکی نییە کە پێشمەرگەش وەکو یەکێک بکاتە پرۆژە یاسایەک لە ناو پەرلەمانی عێراقا و پێشمەرگەش بخرێتە سەر سوپای عێراق. بەداخەوە کەیسی پێشمەرگە یاخود بابەتی پێشمەرگە بابەتێکی زۆر زیندووە لە دستورا بەڵام ئێستا بە بۆی هەژمونی هەندێک بابەتی موچە و بووجە و کێشەکانی ترەوە ئەم بابەتە جۆرێک لە جۆرەکان خراوەتە حاڵەتێکی هامشەوە زۆر کاری لە بەپراوێزەوە بڵێ کاری لەسەر ناکرێ. جەنابەت باسی بابەتی یاسای حەشتی شعبی کرد هێشتا یاسای حەشتی شعبی پێشتر یاسایەکی عام دەرچوو بۆ بابەتی حەشتی شعبی بەڵام پێشمەرگە لە دستورە اعترافی پێکراوە پێشمەرگە بە پێی مافێکی دستوری ئەبێ تەسلیح و یعنی پڕچەکردنی و موچەی و تەمویلێکی تەواو یعنی بە پێی یاسایەک بڕگەکانی دستور یاسایەکی بۆ ڕێک بخرێ ئەوە بکرێ بەداخەوە بە درێژایی 20 ساڵ تەنانەت لە یاسای بوجەی هەموو یاسای بوجە کە لە عێراقا دانراوە بەشی پێشمەرگە و پشتی پێشمەرگە دیاری کراوە بە پێی دستور بەڵام جێبەجێ نەکراوە بۆیە بەڕاستی ئێمە پێش حەشتی شعبی پێش ئەوەی کە باز لە هەر یاسایەک بکەین هەر ئیمتیازێک بکەین بۆ حەشتی شعبی و فەسائیلەکانی حەشتی شعبی ئەبێ بیر لەوە بکەینەوە کە دەستور جێبەجێ بکەین ماف و ئیمتیازەکانی پێشمەرگە بینە ئاراوە و ئێستش ئەو بابەتی حەشتی شعبیە کە هاتوۆتە ئاراوە و یاسای حەشتی شعبی کە مسۆدەکەی پێشکەشی پەرلەمانی عێراق کراوە و هەوری خوێندنەوە و دەرچوونی یاساکە دەدرێ تەمان ئەمە لێرا دیسانەوە فشارە هەرێمی نێودەوڵەتەکان کە باسمان کرد دەرەکەوێت ئەم یاسایە توانم بڵێم لە ئێستادا وات لێ دەکات کە حەشتی شعبی ئەبێ بە منەظەمەیەکی یعنی بڵین سیستەمێکی ئەمنی و سەربازی جیاواز لە سیستەمی ئەمنی و سەربازی حکوومەتی عێراقی یعنی وەکو وەزارەتێکی جیاواز تەعاملی لەگەڵەکرێ ئەکادیمیای خۆی دەبێ ئەمەی بەپێی ئەوەی کە من ئیطلاعم لەسەری هەبووە استیخباراتی خۆی دەبێ منظومەی تایبەتی خۆی هەبێ پەروەردەی عەسکەری خۆی دەبێ ئەم بابەتە زۆر خەلەلە لە ڕووی چیەوە لە ڕوویەوەی کە پێچەوانەی دەستورە لە دەستورە هاتووە کە نابێ هیچ هێزێکی ئەمنی و سەربازی لە دەرەوەی منظومەی دیفاعی عێراقیا دروست بکرێن کە ئەمە ڕێک بەڕاستی ئەتوانن سونەش و کوردەکانیش و بەشێکیش لە شیعەکان کە ئەم یاسایان نەوێت ئەمە بکەن بە بەهانەیەک و مەسەلەن دەستوری کە جەناب باست کرد کە نابێ هیچ هێز و میلیشایەک لە دەرەوەی منظومەی عێراقی هەبێ پێشمەرگەش ناگرێتەوە قوربان عەفوکەم مادەیەکی تایبەت هەیە بۆ پێشمەرگە لەبەرەوە پێشمەرگە ناگرێتەوە پێشمەرگە ئەترافی پێکراوە و بە پێی مادەیەکی دستوری ئەترافی پێکراوە پێشمەرگە لە ناو منظومەی دیفاعی عێراقیایە
پێشمەرگە سەر بە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان یعنی قوارەیەکی سیاسی دەستوریە لە چوارچێەوەی سیستەمی فیدرالی لە عێراقدا بۆیە پێشمەرگە ناگرێتەوە و ئەم یاسایی کە پێشکەشیان کردووە یاسای حەشدی شعبی لە عێراقا پێشکەشیان کردووە هەموو ئەو بڕگانەی تایەتی پێچەوانەی ئەو ڕۆحی دەستورە و مادەکانی دەستورەکە کە دش بەوەیە کە دەتوانێت بڵێم سەقامگیری سیاسی سەقامگیری پێکەوە ژیانیش لە ناو عێراقدا خاتە بمانێ و نەمانەوێت حەشدی شعبی سەر بە گروپێکی یاخود پێکاتێکی دیاریکراوە لە عێراقدا و ئەم حەشدە باڵی سەربازی هەیە و باڵی سیاسیشیە اینجا یەک گروپیش نین توانن بڵێم یعنیەوەی کە زۆر لە توێژینەوەکانە سیرمان کردو لە واقعی بینین 75 گروپ لە چوارچێوەی حەشدی شعبیا هەیە ئەمە چۆن لەگەڵ وڵاتێکی مەدەنی وڵاتێکی فرەیی وڵاتێکی دامەزراوەیە گونجێ باشە ڕێک بخرێن باشترە یا هەر پەرتەوازە بن و 75 گروپ بن ئەبێ ڕێک بخرێ بەو شێوەی کە دەستور داباس کراوە لە ناو مەنزومەی دیفاعی دەسوورە نەک بە شێوەیەکی سربەخۆ جێبەجێ بکرێ و ڕێک بخرێتەوە هەیکەلەکەی بمێنێتەوە ینی ئەوەی کە جەنابتەیە حەزەکەم بۆی دقیق بینەران لەو بابەتە تێبگەن ئەمەی لە حەشدی شعبی ئەو یاسایی پێشکەشی پەرلەمانی عێراق کراوە ڕێک دامەرزاندنی سوبایەکی وەکۆڵێ قودسی ئێرانیە کە چۆن هاوشێوەی ئەوەیەک دروستەکرێت لە عێراقیشە و من دڵنیام ئەم سوپایی کە دروستەکرێ ناکەوێتە ژێر هەژمون و بڕیارەکانی دامەزراوە سیاسی و دەستوریەکانی حکوومەتی عێراقیەوە خرێلەکە لەوایە دەرچوونی ئەم یاسایە تەنگەژە بۆ حکوومەتی عێراقی دروستەکە لە ڕووی فشارە نێودەوڵەتیەکانەوە لە ڕووی ئەو هەڕەشەی کە ئێستا لەسەر ناوچەکە هەیە بەڵێ لە هەردوو ڕۆکەوە ئێستا مەسەلا ئەمریکا بە خەستی هاتۆتە سەرخەت و دژایەتی خۆی بۆ ئەم یاسایە دەربڕیوە و بەڕوونی بە حکوومەتی عێراقی وتووە کە ئەم یاسایە ینی خزمەتی پێکەوە ژیان لە عێراقدا ناکە خزمەتی دامەزراوە یعنی ڕووکاری دامەزراوەی سیستەمی سەربازی لە عێراقا ناکە. کاک دکتۆر بەپێی خوێندنەوەی جەنابەت ڕەنگە فشاری ژەبێ ڕەنگە فشاری تری بڵێن ئابووریش بێتە بەرامبەر دەرچواندنی ئەو یاسایە. کاک دکتۆر بەپێی خوێندنەوەی جەنابەت بۆ وتاری سیاست مەدارانی هەرێمی کوردستان تەبەن ئەم یاسایە خرێتە خولی داهاتووی هەموو بۆچوونەکان بەوەیە کە تەرحیل بکرێ بۆ خولی ئایندە خولی داهاتوو باشە لە خولی داهاتووە تەسەور ئەەکەی بەپێی خوێندنەوەی جەنابەت بۆ گوتاری حیزبە سیاسیەکان تەسەورەکەی کورد پشتگیری ئەو یاسای حەشی شعبیە بکات من پێم وایە سیاست بریتیە لە ئەخز و عەتا هەر بابەتێکی کە تەرحەکرێ لە پەرلەمانی عێراق مخالەفەیەکی سەریحی دەستور نەبێ کورد ئەتوانێت استفادەی لێ بکا و ئەتوانێت وەکو وتوێژ و وەکو مفاوەزات و گفتوگۆ استفادەی لێ بکا وەکو جەنابەت فەرمووت ئێمەش پێشمەرگەمانەیە یعنی نابێ یاسای ناکرێ یاسای حەشدی شعبی تێپەڕێندرێ بەبێ ئەوەی کە بەرگەکانی دەستور بەرامبەر بە پێشمەرگە جێبەجێکرێت بەبێ ئەوەی ئەو یاسایی کە ئێمەمانەوێت بەپێی دەستور بۆ پێشمەرگە ئێزدار بکرێ و جێبەجێ بکرێ بۆیە بەڕاستی لە ئایندەشدا وەکو عەرە بەڵێ لكل حادث حديث ئەگەر ئەو یاسایە وا بە شێوەیەکی وەها داڕێژرێ پێچەوانەی بەرگەکانی دەستور و سیستەمی فیدرالی نەبێت لە عێراقدا و نەبێتە هۆی شێواندنی یەک ڕیزی و تەبایی پێگاتەکانی عێراق و معالەجە بکرێ بەو شێوەی کە لە دەستورە هەیە و هەموو پێی رازی بن ئەوە کرێت گفتوگۆی لەسەر بکرێوەکرێت تێش پەڕێندێ بەو شێوەی کە باسم کرد بەڵام لە هەمان کاتە بەڕای من نابێت کورد بە هیچ شێوەیەک هیچ شتێک بەبێ مقابل بکات لە عێراق پێویستی بەوە هەیە کە پێشمەرگە وەکو مەنزومەیەکی دیفاعی عێراقی کە ئەترافی پێکراوە بە مافو امتیازەکانی خۆی بگاو و بتوانێت دەوری کاریگەری خۆی ببینێت. کاک دکتۆر لە فەرمایشتەکانی جەناب تا ئاماژەت بەوە کرد کە هەندێک پەرلەمانتار وەکو بڵێ ئیشە سەرەکیەکەی خۆی لەبیر کردووە کێشەکانی هەرێمی کوردستان ئەبەسێتەوە بە کێشەکانی عێراقەوە پەرلەمانتاری عێراق ینی پەرلەمانتارێکی کورد لە عێراق حەقی خۆی نییە باس لە کێشەی هەرێمی کوردستان کە باس لەو معاناتانە بکە کە لە هەرێمی کوردستان هەیە پەرلەمانتارانی نوێنەرانی کورد لە عێراقدا ئەوەی کە باسی دەکەین ئەتوانرێ دیفاع لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکات لە چوارچێوەی عێراقدا ئەمە بابەتێکە ئەگینا ئێمە لە هەرێمی کوردستان پەرلەمانی خۆمانمان هەیە و ئەندام پەرلەمانی خۆی هەیە و لە جیاتی
بڵێن 50-60 ئەندام پەرلەمان کە لە عێراقەیە ئەو 100 و ئەوەندە ئەندام پەرلەمان لە کوردستانە هەیە و ئەوان نەتوانن بۆیان هەیە وەکۆڵێ بە دەوری خۆیان هەستن لە هەموو ڕوویەکەوە لە هەموو سێکتەرەکانەوە لە ڕووی دیاسادانانەوە لە ڕووی چاودێریەوە ئەو بکەن بەڵام ئەرکی پەرلەمانتاری عێراقەیە کە لە عێراقایە لە پارێزگاکانی هەرێمەوە چووە یاخود لە پارێزگاکانی تریشەوە چووە لە مووسڵ و لە کەرکووک و لە دیالە کە تا ئێستا بە پێی مادەی 140 دەستور ینی بڵین ئەو بابەتە یەکلایی نەکراوەتەوە ئەتوانێت لەوێت دەور ببینێ و ئەو بابەتانە بوروژێنێ کە ینی سبغەیەکی عێراقیان هەیە و پەیوەندیدارن بە مافی هەرێمی کوردستانەوە بۆ نمونە زۆر بابەتمان هەیە مەسەلەن قەرزی دەرەکی یەک پەرلەمانتاری ئێمە لە عێراقا بە تایبەتی ئەو لایەنانی کە زۆر جەخت لەسەر هەرێمی کوردستانەوەکەن باسی قەرزی دەرەکیان نەکراوە ئێمە قەرزی دەرەکی بۆ حکوومەتی هەرێم نەک بۆ هاوڵاتی قوربان حکوومەتی عێراقی ساڵانە لە بوجەی خۆیدا هەموو ساڵێک نەک ئەوە هەموو ساڵێک کۆمەڵێک قەرزی دەرەکی وەرەگرێت و هەرێمی کوردستان بە پێی دەستور و بە پێی سیستەمی فیدراڵی ئەبێ بەشی هەبێت لەو قەرزانە و بێ پێی بدرێ و یەک فلسیشی پێ نادرێ کە توانم بڵێم تەنها لە یەکێک لە ساڵەکاندا 20 ملیار قەرزی دەرەکی هەبووە کە هەرێمی کوردستان ئەگەر بە پێی ئەو ڕێژەیە کە هەیە لە سا 17 بێ یاخود لە سا 12 و ئەوەندە نیو بێ بەشی خۆی تا هەبێ کۆمەڵێ بابەتی ترکە لە بودجەی عێراقیە هەیە بابەتی حاکمیەتە کە توانم بڵێم لە سەدا 35 بودجەی عێراقە بە هەرێمی کوردستان لە جزئێکی زۆر کەمیشی ئیسفادە ناکات کە ئەمە ئەرکی پەرلەمانتارانی هەرێمە لەعبەغا ئەم بابەتە بوروژێنن لە پەرلەمان نوێنەرانی کورد ئەڵێن ئێمە نوێنەری کوردین لە بەغداد ناکرێ بۆ نمونە کارەبا لە حکوومەتی عێراقی بە سعرێکی هەرزانە بەڵام لە هەرێمی کوردستان گرانە بنزین و سوتەمەنی بە هەمان شێوە لە لای ئیژێردەسەڵاتی حکوومەتی عێراقی زۆر نرخێکی هەرزانی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر گرانە ئەمەش حەقێک نییە ئەمە ئەرکی بە دەرەجەی یەکەم ئەرکی پەرلەمانی کوردستانە ئەندامانی پەرلەمانی کوردستانە ئەو بابەتە قسەی لەسەر بکەن و بیشی وروژێنن باشە ئەرکی پەرلەمانتارانی کورد لە بەغان نییە داوای مافی هەرێمی کوردستان بکە لەو بوجەی کە هەیە لەو پشکەی کە هەیە کە ئێمە لێ بێ بەشکراوین باشە باسی ئەو بەهەدەردانە مالیەی کە هەیە لە عێراقا نابێ پەرلەمانتارانی کوردستان باسی بکەن چکاوە شانێکی عامی عێراقی و ئەوانیش لی بەرپرسیارن ئەنی کۆمەڵێ بابەت گەلێک هەیە کە ئێمە وەکو پەرلەمانتارانی خۆمان لە بەغا پێویستە بیوروژێنن بەداخەوە هەندێکیان ناڵێم هەمویان زۆربیان بەڕاستی کاری زۆر باشیان کردووە یعنی من قەت بە مطلقی قسە ناکەم بە شێوەیەکی ڕێژەیی یعنی هەندێک پەرلەمانتاران ئەرکە ئەساسیەکەی خۆی ڕەنگە لەبیر کردبێ وازانی ئەندامی پەرلەمانی کوردستانە کاکە تۆ ئەندامی پەرلەمانی کوردی لە بەغا پێویستە دیفاع لە مافەکانی کورد بکەی لەوێ یعنی بۆ نمونە بابەتێکی زۆر گرنگ ئێستا عێراق سیاسەتێکمان بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێکە ئەوکو عەرەب پێڵێ استخدام السیاسی للمال بە عەرەبیەکەی بەکارهێنانی سیاسی بۆ پارە و بوجە ئەو بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت باشە بۆ پەرلەمانتارانی کورد لە بەغا ئەم بابەتە ناوروژێنرێ تۆ کێشەت هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە کێشەی سیاسیت هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە کێشەی یاسایی جەنابەت بڕوات وایە ئەم بابەتی موچەیە کێشەیەکی سیاسیە فعلەن 100% کێشەیەکی سیاسی بەڵام ئێستا ئەو ڕووکاری کە بوجە و ئەوانی تیا هەیە گینا کێشەیەکی سیاسی نمونەیەکی زەقت بۆ بێنمەوە کاتێک کە داعش لە 2014 و ئەمانە یعنی توانم بڵێم دوو لە سەرچەی خاکی عێراقی دای کرد و دەوڵەتێکی لە ناو دەوڵەتی عێراقیا دروست کرد بوو قەتڵ عامێکی خەڵکی عێراقی کرد و بە هەموو پێگاتەکانیەوە بە کورد و بە سونە و بە شیعە و بەمانەوە یعنی ئەم بابەتە حکوومەتی عێراقی زۆر بە ئەمانەتەوە کۆڵێ موچە و بوجەی ئەو شوێنانەی مووسڵ و تکریت و دیالە و ئەو شوێنانی ئەنار کە لەژێر دەسڵاتی تیرۆرستانی داعشا بوون ئەی بۆچی ئەی کێشەی لە شەڕێکی یعنی ئەکۆڵێن زۆر دەستەوە یەخابوو لەگەڵ تیرۆریستانی داعشا کە هەموو وڵاتانی دنیا و تەحالوفی دنیا هاتووە سەر خەت بۆی عێراق نەڕوخێ و نەچێتە دواوە بەڵام بوجەی بۆ ئەوان دەنارد ئەی چه عجاب بۆچی بۆ ئێستا کێشەت هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کێشەت هەیە لەگەڵ لە جێبەجێکردنی هەندێک بنودی یاسایی بۆ نمونە
ئەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو مافێکی خۆیان نابێ موچەکەیان پێ بدرێ عەلەقەل موچە لە کاتێکا دادگای فیدراڵی بڕیاری لە کاتێکا داگای فیدراڵی ئەو بڕیاری بدا لە کاتێکدا مافێکی زۆر سەرەتاییە کە پێت بدرێ ئەسڵەن لە شتێک نییە لە دەستورە یاخو لە یاساکانە بابەتی موچەی تیابێ ئەڵێن شایستە دارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە موچەش و بەڕاستی هەموو بابەتەکانی تر دەگرێتەوە. بەڵێ دوێنێش فواد حسین باسی هەمان نەوشتانەی کرد کە لە بابەتی بودجەیە لە بابەتی ناوەندگەرێتیە کە عەقڵێتێک لە بەغداد بەڕێوەچێ کە بابەتی هەژمونی ئەوەیە بەڕێست کاک دکتۆر من جەنابتم ماندوو کرد سپاس بۆ جەنابەت ئەگەر من شتێکم لەبیر چوو بێ حەز بکەی ئاماژەی پێ بکەیت. وەڵاهی تەنها ئەوە هەیە ئەبێ بڵێن ئەم کێشانە هەیە باسمان کردە ئەی چارەسەر چی ینی بابەتەکە بە زۆر بە کورتی ینی ئەگەر چارەسەر تەقلیدەکان باز نەکەین ینی گەڕانەوە بۆ جێبەجێکردنی دەستور و گەڕانەوە بۆ ئەوەی شەراکەت و ئەوانە ئەمانە هەمووی چارەسەرن چارەسەری باشن ئەوە نییە بۆی ئەمە ڕوویداوە بەڵام لە بابەتێکی تر ئێمە ئەبێ وەکو عێراقیەکان کە ئێستا هەرێمی کوردستان بە حکومی دستور و بە حکمی واقعیش بەشێکین لە عێراق و ئەبێت بە نەفەسێکی واوە ئیش بکەین کە بەرژەوەندی هاوبەش کۆمان بکاتەوە بێکەوە کار بکەین لە یەکتێگەیشتنی هاوبەشمان هەبێ بەو قەناعەتەوە کار بکەین کە ئەمە لە بەرژەوەندی هەمومانایە و دەور و پشتیشمان مەسەلەن لە ڕووی هەرێمایەتیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە پڕیەتی لە کێشە و گۆڕان و ئەوکۆڵێ کێشمەکێشی زۆر قرس لە دەور و پشتمانە ڕووەدا ئێمە بتوانین ئێمە خۆمان لەو بابەتا کۆکەینەوە پێکەوە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە بینەوە نەک یەکە هەریەکە بۆ خۆی بە نەفەسێکی خۆی دیاریکە سنە بڵێ من نوێنەرێکمەوێ لە بەغاکە ئەوەی کە حەلبوسی ئەم جارە باسی کرد عەرەبیەن سنیەن بەو شێوەی کە باسی کرد ئیش بکا بۆ خزمەتی تایەفەکەی خۆی ئێمە بێ ئەو زەهنیەتە نێڵین لە لای خۆمانە شیعەش بە هەمان شێوە نەکەوێتە ژێر هەژمونگەرایی ئەوەوە کە ئیلا ئەبێ هەموو بابەتەکانی لە خزمەتی مەزهەبگەراییە بێ و لە چوارچێوەی هەژمونی دەوڵەتێکی ئەملا و ئەولا بێ کوردیش بە هەمان شێوە خۆی کۆکاتەوە ئەو پەرتەوازەی کە لە نێوان خۆیان ناهەیەتی کێشەکانی نەباتە بەغا لێرە ململانەیەکتری بکە لە هەرێم بەس لە بەغام شەڕ بکا بۆ مافە دەستوریەکانی بە یەکێتی و پارتی و هێزەکانی تریشەوە ئەمە بەڕاستی ئەوەیە کە مەسەلەن ئێمە توانین هەنگایە پشینە پێش ئەگینا بەڕاستی هەر چارەسەر نەکردنی ئەم کێشانە و ینی کۆڵەی بەخشینی بە وەخت و بەکات ئەمانگەینێ بە تونێلێکی داخرا و خزمەت بە عێراق و بە هەرێمی کوردستانیش ناکە بۆیە بەڕاستی پێویستە ئێمە بیر لە چارەسەری بنەڕەتی بکەینەوە پیر لە چارەسەری دەستوری بکەینەوە جارێک تاکی دەکەمەوە نابێ هیچ بچینە ژێر هیچ سەفقەیەکی دیاریکراوە کە مخالفە و پێچەوانەی بنودی دەستوری و ڕۆحی سیستەمی سیاسی فیدراڵی بێ لە عێراق. زۆر سپاس دەکەم کاک دکتۆر بارزان هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە زانستی سیاسی. زۆر سپاس بۆ جەنابیشتان و سپاس بۆم دەرفەت. سپاس. بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر بارزان عوسمان کۆتایی پێهات هیوادارم توانی بێتمان وەڵامی پرسیارەکانی ئێوەش لە دکتۆر بارزان وەربگرین. سپاس بۆ ئێوە کاتمان گرتن هەر بژین.